الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، إيمان داران خۆشەویستان بەڕێزان، ئێمە لە ڕۆژانێکی مبارەک داین، بۆیە باسی ئەمڕۆمان باسی ئەم چەند ڕۆژە مبارەکەی کە لە پێشمانایە، باسی ئەم واجبە مبارکانەی کە لە پێشمانەیە. واجبی یەکەممان قوربانی، پاشان نوێژی جەژن، پاشان گەورەیی و فەزلی ڕۆژی عەرەفە. بەر لەوە بچینە ناو باسی قوربانی، ئەبێ خاڵێکی گرنگ بزانین. قوربانی ئەبێ خالیسەن مخلیسەن بۆ ئەڵڵا بێت، نابێ بۆ ڕیا بێت، نابێ بۆ سومعەت بێت، نابێ بۆ خۆ دەرکردن بێت، نابێ بۆ ڕسم و ڤیدۆ و تەسویر و فەیسبوک بێت. ئەبێ ئەو حەیوانەی پەرژینی قایم لە ڕووتان بێت سەری ئەبڕی خالیسەن مخلیسەن بۆ خوا بێت، بەشک و خوای گەورە لێتی قبوڵ کات. خوای گەورە فەرموویەتی: قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. خوای گەورە فەرموویەتی: ئەی محەممەد، بە ئومەتەکەت ڕابگەیەنە، پێیان بڵێ نوێژەکانتان، ڕۆژووتان، حەجتان، زەکاتتان، سەربڕینتان با تەنها بۆ ئەڵڵا بێت، شەریک بۆ خوای گەورە قەرار مەدەن. هەر کاتێک نیەتەکەت بۆ خوا نەبوو، بۆ شتێکی تر بوو، ئەوە شەریکت بۆ خوای گەورە قەرار داوە، ئەوە خوای گەورە لێت قبوڵ ناکات. ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی: إذا لم تخلص فلا تتعب. ئەگەر ئیخلاست نەبوو، خۆت ماندوو مەکە، کارەکەت بە فیڕۆیە ئەچێت، پارەکەت بە فیڕۆیە ئەچێت، ماندوو بوونت بە فیڕۆیە ئەچێت. بۆیە با کردەوەکەت خالیسەن مخلیسەن بۆ خوای گەورە بێت. وإلا أو آية أدقرته وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. ئێمە هاتین بەسەر کردەوەکانیان، ئەو کردەوانەی کە خالیسەن بۆ خوانەیان کردووە، کردمانە خۆڵە مێش و دامان بەدەم بایە. بۆیە برای عەزیزم، ئەگەر قوربانی ئەکەی، با خالیسەن مخلیسەن بۆ خوای گەورە بێت، بەشک و خوای گەورە لێت قبوڵ بکە. ئەوجا حکمی قوربانی چییە؟ حکمی قوربانی برایان، هەندێ لە زانایان ڕایەن وایە سونەتێکی موەککەدەیە، و هەندێکیان ڕایەن وایە واجبە عەلە الموسر، واجبە لەسەر ئەو کەسەی بوونە و دەوڵەمەنە، واتە واجب نییە لەسەر کەسی فەقیر و هەژار. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی سوورەتێکی قورئان: إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. فصل لربك وانحر بصيغة فرمان هنا يوتي خواي قورا، نيجي ججن بخواي قورا بكا، وحيواني السر ببرا بصيغة أمر، والأمر يدل على الوجوب. أمرش بو واجبة، بلام لسرك يوت ما لسرك ساني دولة من. بوي أبو هريرة رضا ورحمتي خواي بأيوت: من وجد سعة ولم يضحي فلا يقربن مصلانا. هر کەسێ بوو نەبوو، توانای قوربانی کردنی هەبوو، و قوربانی نەکرد، بانەیە نوێژمان لەگەڵا نەکات. مەبەستی ئەم فەرموودەیە وەک هەڕەشە لێدانێکە، نەگوات واتە ئەگەر قوربانیت نەکرد مەیە بۆ نوێژ، واتە تۆ کە قوربانی ناکەی و کە توانای قوربانیت هەیە و نایکەی، شایستەی ئەوەش نیت بێ لەگەڵمانە نوێژ بکەی. بۆیە لە پاڵی ئەم هەڕەشەیە وا لێ تێگەین قوربانی لەسەر دەوڵەمەند و بوونە واجبە. ئەی باشە کاتەکەی کەیە؟ کاتەکەی لە پاش نوێژی جەژنەوە دەست پێکات، کە نوێژی جەژن تەواو بوو هەتا ئاخر ڕۆژی جەژن پێش بانگی مەغریب. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: من ذبح قبل الصلاة فليذبح شاة مكانها. هەر کەسێک ئاژەڵێک حەیوانێکی سەر بڕی پێش نوێژی جەژن، با بڕوا چی بکات؟ ئاژەڵێکی دیکە لە بری سەر ببڕێت. واتە پێش نوێژی جەژن هەر کەسی ئاژەڵی سەر بڕی قبوڵ نییە و
وەریش ناگیرێت ئەبێ دووبارەی بکاتەوە. ئەو جابرایان کە کاتەکەیمان زانی باشە لە چی جۆرێ ئاژەڵ بێت. خوای گەورە فەرموویەتی ليذكروا اسم الله عليه ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام. باز ذكري خواي گەورە بکەن سوپاس و ستایشی الله بکەن لەبەر ئەوەی ڕزقیانی داوە. ڕزقیانی داوە بە بەهیمەة الأنعام. بەهیمەة الأنعام واتە پەرژینی قایم لە ڕووتان بێ یەکەم مەڕ و ماڵاتە، مەڕ و بزن، و ئەو جایش مانگا، ئەو جاش هشتر، واتە لەم چوار جۆرە ئەبێ ببێت. باشە تەمەنیان چەندە بێت؟ تەمەنیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا تذبحوا إلا مسنة. هیچ ئاژەڵێک سەر مەبڕن هەتاکو تەمەنی نەبوو، تەمەنی گەورە نەبوو. إلا إن تعسر على أحدكم فليذبح جذعة من الضأن. فرمويتي في غمر إخوة صلى الله عليه وسلم هر حيوانك هر آجلك بتمن نبو تمني قور نبو سري مبرن إلا أجا كسكتان دستان نكو تواناتان نبو حيوانك سر ببرن جذعة من الضئن أو يك صالك تواو كرد بيت لمر لبران لا بزن فرشيني قائم لروتان بيت أما أبي صالك تواو كرد بيت صالك تواو كرد بيت أو جاشياوة بو سر برين بۆ خۆچ و قوربانی. بەڵام هەندێک زانایان ڕێیان داوە و تویانە ئەگەر مەڕێک قەڵەو بوو گۆشتی زۆر بوو بە هەیکەل بوو ئەو کاتە دروستە سەروی 6 مانگش بێت تۆ سەری ببڕی. بەڵام بۆ مانگا ئەبێ 2 ساڵی تەواو کرد بێت، بۆ مانگا 2 ساڵی تەواو کرد بێت، بۆ هوشتر ئەبێ 5 ساڵی تەواو کرد بێت. ئەم کاتانە ئەم عمرانەکەی بۆی دانراوە ئەگەر لە خوار ئەوانەوە بێ قوبوڵ نییە برایان، سەروی بێ کێشە نییە، بەڵام خواری قوبوڵ نییە. نابێ هوشترێ سەر ببڕی تەمەنی 4 ساڵ بێت، نابێ مانگایە سەر بڕی ساڵ و 6 مانگ بێت، ئەبێ 2 ساڵی تەواو کرد بێت. ئەو جابرایان ئەمانە بۆ چەند کەسەشن؟ یعنی بۆ چەند کەس ئەبێ هوشترێک بۆ چەند کەس سەر ببڕی؟ مانگایەک بۆ چەند کەس سەر ببڕی؟ هوشترێک برایان بۆ 7 سەر عائیلەیە، نەک بۆ 7 نەفەر. بۆ 7 نەفەر جائزە، يعني دروستە 7 نەفەر شەریک ببنەوە حوشترێ بۆ خۆیان سەر ببڕن. بەڵام لە هەمان کاتە جائزە بۆ 7 سەر عائیلە. مانگایەکیش بە هەمان شێوە بۆ 7 سەر عائیلە، سەر عائیلە و ماڵ و منداڵی خۆی. جابر ڕەزای ڕەحمەتی خوای لەبێ لە فرمودەیەکەی گێڕێتەوە ئەڵێ نحرنا مع النبي صلى الله عليه وسلم عام الحديبية. عام الحديبية صالح حديبية في غمر خوا صلى الله عليه وسلم ڕووی کرد لە مەکە. الرجال ججن بسريان هات الله نحرنا عام الحديبية البدنة عن 7 بدنة هوشتريك ما سر بري بو 7 كس أو 7 كسيك ليبون أو أنا بعائلة ونبون هر خويان بون هر سر عائلة بون چونك عمري حديبية روشتني حديبية صحابة عائلة الإخوان نبردبون بو أول روشتبون حج بكن وعمره بكن وحج بكن بلا متر كافر كان بردم يعني انقرد ججن بسري انا هات واتا حشتريك بحوت سرعايل شياو الله ونحرنا البقرة عن 7 ومانقايكش لبري تشنكس حوت سرعايلة اما وكو مانقا وكو هشتر بلام وكو مروا بزن داي عائشة رضا ورحمتي خويلة بفرموديك من بوك جرتوا الامر النبي صلى الله عليه وسلم بكبش أقرن في غمر إخوة صلى الله عليه وسلم أمري كرد برانيك شاغدارك جوان بين سري ببرن يطأ في سواد وينظر في سواد ويبرك في سواد. فرمية داي عائشة أم بران الشاغدار جوان برانيك سبيبو دسوقاتشكاني الرشبو ناوشاواني الرشبو وجيرزكي الرشبو أما علامتي أويا برانيك جواني هالبجار في غمر إخوة صلى الله عليه وسلم نچو كامي خراب هالي بجيريت نچو كامي لرو لاواز هالي بجيريت نچو كامي بسري أماوتو هالي بجيريت بويا ورياباش تخراب مكة بقرباني آجال خراب هال مبجيرا خواهي قورة فرميتو ولا تيمموا الخبيث منه تنفقون ما قرن بدواي كامي خراب أو بكن بقرباني
إن الله طيب لا يقبل إلا طيبا خواهی گەورە پاک و بێگەردە هەر قوربانیەک پاک و بێگەرد نەبوو خواهی گەورە قبوڵی ناکە وریابە بۆیە دایە عایشە ئەڵێ فقال النبي صلى الله عليه وسلم اللهم هذا عن محمد وآل محمد صلى الله عليه وسلم فرمووی ئەم مەڕە ئەم قوربانیە ئەم بەرانە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کردی بە قوربانی لەبری چەند لەبری محەممەد و ئالی محەممەد صلى الله عليه وسلم ئالی محەممەد چەند هەبوون نۆ خێزانی هەبوو منداڵی هەبوو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوجا دەرسێکی تر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لێرە تایبەتمەندی نەکرد بۆ مردوو خۆدایە خەدیجە وەفاتی کرد بۆ ئەو کاتە و زۆر لە مناڵەکانی وەفاتیان کردبوو نەچوو قوربانی تایبەت بکا بۆ مردوو زندوو مردوو بە یەک قوربانی کرد بۆیە وەفادارترین کەس پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم بەرامبەر خێزانی چونکە دایە خەدیجە خێزانێکی بە وەفا بوو ئەگەر ببوایە ئەلەم ڕۆژەیە لە بابی وەفایە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم یەک جار قوربانیەکی بۆ دایە خەدیجە ئەکرد یەک جار قوربانیەکی بۆ ئیمام حەمزە کرد کە خۆشەویست بوو یەک جار قوربانیەکی بۆ ئیبراهیمی کوڕیە کرد تۆ بەدوای ئەجر و پاداشتان ناگەڕی ئەمە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ئەکمل الخەلقە ئەمە ئەحسن الخەلقە ئەمە باشترین پیاوە بەم شێوازە کردوێتی تۆش بەم شێوازە بیکە ئەو جابرایان وتمان ئیماندار نەگەڕێ بە دوای کامەی خراپە بیکا بە قوربانی چونکە هەندێ قوربانیە شیاو نین هەندێ ئاژەڵ هەن شیاو نین بۆ سەربڕین بۆ قوربانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەربع من الأضاحي لا تجزئ چوار جۆری قوربانی هەیە شیاو نین قبوڵ نین خوای گەورە قبوڵی ناکە ئەیگەڕێنێتەوە یەکێکی فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم العوراء البين عورها ئاژەڵێک چاوێکی کوێرە نابینێت چونکە مە چاوێکی کوێر بێ باش نالەوەڕێ باش قەڵەو نابێت ومن بابی ئەولا ئەگەر هەردوو چاوی کوێر بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر ئاژەڵێک چاوێکی کوێر بووە دیار بوو کە چاوی کوێرە ئەمە شیاو نییە والمەریضة البين مرضها ئەو ئاژەڵەش کە نەخۆشە نەخۆشیەکەی پێوە دیارە نەخۆشیەکەی لاوازی کردووە ئەمەش قبوڵ نییە و شیاو نییە لە لای خوای گەورە والعرجاء البين عرجها ئاژەڵێک شەلە چونکە شەلە بەهۆی شەلیەوە باش نالەوەڕێ ئەویش گۆشت پێیان ناکات نوقسانی تێدایە وەخوای گەورە لە قوربانیە بە دوای کەمال ئاگەڕێ بە دوای پڕ ئاگەڕێت ئەگەر شەل بوو شەلی پێوە دیار بوو ئەویش شیاو نییە والكثيرة التي لا تنقي ئاژەڵ هەیە لاوازە نە نەخۆش نە شەل نە کوێرە بەڵام لاوازە ئەوەنە لاوازە گۆشتی پێوە نییە کابرا ئەگەڕێ بە ناو ڕانەکەیە کامەی لاوازە ئەوەکە بە قوربانی ئەو جایش بە ڤیدۆ بڵایە کاتەوە بە تەسویر بڵایە کاتەوە هەموو قوربانی کردووە هەم لە ڕۆیەکە خراپی بەخشیوە هەم لە ڕۆیەکە ڕیایی پێو کردووە بۆیە عەبد وریا بێت ئەم قوربانی ئەجر و پاداشتی زۆر گەورەی لایە لای خوای گەورە ئەم ئەجر و پاداشتە دەست خۆی نەبات ئەو جا خاڵێکی دیکە کاتی ئاژەڵ سرە بڕی قوربانیەکەی بسم الله والله ئەکبەرت لەبیر نەچێت ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێڵێ ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أقرنين أملحين پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەگەڕا بە دوای کامەی چاکە ئەوەی سرە بڕی ئەڵێ دوو بەرانی سەر بڕی ئەقرنەین شاخدار وەتا شاخدار بێ جوانە ئەملحین ئەملەح لە زمانی عەرەبیە مانای زۆرەیە بەڵام یەکێ لە ماناکانی ئەو مەڕەیە یان ئەو بەرانەیە کە سپیە و نیتکە ڕەشی تێدایە زۆر جوانە بێتەوە ئەڵێ وسمى وذبحهما بيده بەدەستی خۆی سەری بڕی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واتە ئەگەر توانیت بەدەستی خۆت سەری ببڕە وسمى وكبر وودي بسم الله مەڵێ بسم الله الرحمن الرحيم تۆ ڕەحمی پێ ناکەی تۆ سەرێ بڕی بسم الله کفایەتە بڵێ والله أكبر لەسەر سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی ئەمانەت ئەنجام دای عەبدی خوا باش ئەو جا گەیتە خاڵێک ئەم گۆشتە بۆ کێ تەوزیعیکەی بیدەی بە کێ حەقی کێ لەسەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کولوا وأطعموا وادخروا خۆتان لێی بخۆن و خەڵکی لێ خڕکەنەوە دەعواتی لەسەر بکەن و بیبەخشنیش ئەی بەخشن مەچن بیدەنە ماڵە دەوڵەمەندەکان و فەقیرەکان لێ بێبەشکەن بەشی دەوڵەمەند و فەقیری تێدایە قوربانی بەڵام کاتێ بەشی دەوڵەمەندت دا
و بەشی فەقیرت نەدا وریابە لە قاپی خوای گەورە ئەگەر لێت قبوڵ نەکات